سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لە پانۆرامای ئەم شەو لەگەڵتانین دەمەوێت گفتوگۆ بکەین سەبارەت بە بابەتێک تایبەت بە ڕەوشی پارێزگای کەرکووک وەک دەزانن کە لە کۆتایی ئەم ساڵدا بڕیاروای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێ دەزانن کە دۆخی کەرکووک دۆخێکی تایبەتە و لە ماوەکانی ڕابردووە لە هەڵبژاردنەکانی پێشووتریشدا زۆر هەوڵدرا بۆی کە جارێکی دیکە لە ڕێگەی هەڵبژاردنێکی پاک و بێگردەوە ناسنامەی کوردستانی بوونی کەرکووک بسەلمێنێ لە ڕووی یاساییەوە بەڵام بەداخەوە تاکو ئێستا و دەرفەتە نەڕەخسا هەر بۆیە بڕیار وایە لەگەڵ هەڵبژاردننی گشتی لە ئەنجومەنی پارێزگاکانی عێراق هەڵبژاردن لە کەرکووکیش ئەنجام بدێ و جارێکی تر کورد بتوانێت لە نێو پارێزگاکەدا فەرمانڕەوایی سەرتاسەری ئۆرگانە ئیداری و کاریگەڕێ و حکومیەکانی ئەو شارە بکە کە بەداخەوە دەزانن کە ماوەی ساڵانێکی زۆرە کەرکووک و بارودۆخێکی ناخۆشدا تێدەپەڕێت و هاوڵاتیانی کوردی ئەو شارە بەردەوام گلێ و گازندەوە دەکەن کە مافەکانیان پێشێت لەکرێ و لە تازەترین بابەتدا دەزانن کە کێشەی جوتیارانی کەرکووک کە تا ئێستا چارەسەر نەکراوە گەرچی ئەمڕۆ بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم لەگەڵ بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستێ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم کۆبوونەوەکی ئەنجامدا و ڕایسپارد و سەردانی بەغدا بکات بۆ چارەسەرکردنی کێشەی جوتیاران لە ڕاستیدا هەموو کێشەکان خۆی دەبەستێتەوە بۆ بارودۆخە سیاسی کە ئێستا لە کەرکووکدا دەگوزارێ و ئەو بارودۆخە خۆسەپێنی کە لە کەرکووک ڕوویداوە دەبێ ئەمە هەموو ئەمانە لە ڕێگەی هەڵبژاردنەوە یەکلایی بکرێنەوە جارێکی تر کورد لەو پارێزگایە باڵا دەست بێ دەمەوێت قسەی زۆر زیاتر بکەین لەسەر بارودۆخی ئێستای کەرکووک چی بکرێ و لایەنە سیاسی کوردیەکان چۆن دەتوانن نێوماڵی خۆیان ڕێک بکەن بۆی لایندا بتوانن جارێکی تر کەرکووک بگەڕێتەوە ژێر دەسەڵاتی لایەنە کوردیەکان قسە لەسەرم بابەتانە دەکەین بە میوانداری بەڕێزان کاک حەسەن عەلی وەک پارێزەر و یاساناژ لە ستۆدیۆ لەگەڵمە بەخێربی کاک حەسەن لە ستۆدیۆکانیشمان لە شاری کەرکووک بەڕێز کاک عەلی محەممەد لێ پرساوی سەنتەری هەڵبژاردننی یەکێتی لە کەرکووک و سەلاحەدین لەگەڵم دەبێت جەنابیشت بەخێربی کاک عەلی سوپاس بۆ ئامادەبوونە کاک حەسەن دەمەوێت بە کورتی بۆ دەست پێ بکەم ئەو بارودۆخی کە ئێستا لە کەرکووک دەگوزارێت چۆن هەڵەسێنگێنی دەست خۆش بۆم بەرنامێ دیارە ئێمە گەر تەماشای بارودۆخی کەرکووک بکەین کۆمەڵێکی زۆر لە کێشەی کەڵەکەبوومان هەیە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی دروستبوونی ئەم کێشانە ئەوەیە کە لە دوای ساڵی 2005 هیچ هەڵبژاردنێک بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام نەدراوە و بە بیانووی جیاجیا کەرکووک بە دەرکراوە لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەمە یەکێکە لە هۆکارەکان و دووەمیش هۆکاری جیاجیایەک لەوانەی کە کێشەی زەقی کەرکووکەوەیە کە کێشەی زەوی جوتیارانمان هەیە و کێشەی دەست بەسەراگرنی دەسەڵات هەیە و گۆڕینی بەڕێوەبەرە گشتیەکان کە زۆربیان کورد بوون کە ئەستحقاقی کووردە بە پێی ژمارەی دانیشتوان و بە پێی ئەو بەرکەوت هەڵبژاردننی کە بەدەستێناوە ئەمانە بەشێکن لە کێشەکان و کێشەکانی تر ئێستاکە ئەوەی کە ئەیبینین شاڵاوی تعریب لەسەر کەرکووک هەیە و هێزی جۆراوجۆ لە ناو کەرکووک هەیە هەموو ئەمانە وای کردووە کە بارودۆخی کەرکووک بارودۆخێکی ئاسایی نەبێ بۆیە پێویستی بەوە هەیە کە هەنگاو بۆ بنین کەم بارودۆخانە بەرەو ئاساییکردنەوە ببین و یەکێک لە هۆکارەکانیش ئەوەیە کە هۆکاری دیموکراسیە پێویستە لە هەڵبژاردنەکان لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئێمە بتوانین کەرکووک ئاسایی بکەینەوە و ئەو دەسەڵەتانەی کە لە خەڵکی ڕەسەنی ئەو شارە وەکو کورد زەوت کراوە لە ڕێگەی سنووخەکانی هەڵبژاردن و سنووخەکانی دەنگدانەوە بەدەستیان بێنەوە بۆی جارێکی تر بخێنەوە سەر ڕێزکە دروستەکەی خۆی سەردەمانێک کە یەکێتی پارێزگاری شاری کەرکووکی بەدەستەوە بوو بینیمان لە ماوەیەکی زۆر کورد خزمەتگوزارێکی زۆری پێشکەش بە هاوڵاتیانی شاری کەرکووک کرد بەڵام بەداخەوە ئێستا پارێزگارێکی بۆ وەکالەت کە کەرکووک بەڕێوا بە جیاکاریەکە و بربەس دروستەکە بۆ پرۆژەکان لە هەندێک شوێن و هانی عەرەبەکانەدا بۆ گەڕانەوەیان بۆ سەر ئەو زەویانی کە پێشتر داگیریان کرد بوو هەموومانە کێشەی جۆراوجۆرن لە شاری کەرکووک تاوەکو ئێستا نەتوانراوە چارەسەر بکرێت. باش کاک حەسەن کێ بەرپرسیاری یەکەمە لەوەی کە ئەم دۆخە لە کەرکووکە گوزەرە ئێستا ئەمە دەتوانین بڵین هەمەلایەنەیە بەرپرسیارێتەکە ئێمە وەکو کورد دەبێت تەماشای بکەین بەڵێ ئێمە وەکو کورد پێویستە ناوماڵی خۆمان یەک بخەین و یەکگرتوو بین بۆی کە بتوانین ڕوبەڕووی ئەو زوڵمەی کە بەرامبەر بە خەڵکەکرێ بوەسینەوە و ئەو تعریبەی بۆ شاری کەرکووک ڕوو لە زیادبوون ڕای بگرین ئەمەش بەرپرسیارەتی هێز و لایەنە سیاسیە کوردیەکانە و بە تایبەت ئەو لایەنانەی کە ئێستا لە دوورەوە
ئەیانەوێ بە وتار و شیعار و کۆمەڵێک زانیاری نادروست قسە لەسەر بارودۆخی کەرکووکن پێویستە ناو کەرکووکەوە بێن دەست بخێنێ ناو دەستی یەک و بەیەکەوە لەگەڵ خەڵکەکەی و حزبەکانیش بەیەکەوە هەمومان ئاش بینەوە و کار بۆ بکەین کە ئەم بارودۆخە ئاسایی بکەینەوە و پێکاتی کوردی وەکو نەتەوەی کوردی زمانی خاچی ئاوی هەمووی بپارێزین ئەمەش پێویستی بە یەکدەنگی هەیە پێویستی بە یەکگرتووی هەیە بەڵام تاوەکو ئێستا بەداخەوە زۆر پەرتەوازەیە و ئەوەی کە بناگەداری مێکێتی نیشتمانی کوردستان چەند جارێک دەست پێشخەری کردو بۆی کە لە هەڵبژارنەکانی ڕابردووە لە هەڵبژارنی داهاتوش یەکلیستیمان هەبێ بۆی کە یەکگرتوو بین ئستحقاقی خەڵک بەدەست بێنین بۆی کە بتوانین ئەو مافانەی کە مافی خۆمانە بەدەستی بینەوە بیپارێزین بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا هیچ لایەنێک وەکو پێویست ناتۆتە پێشەوە و هەرێکە و بە شێوازێک بەشداری لە هەڵبژارنەکان بکە و هەرێکە و بە شێوازێک لە دوورەوە لێدوان لەسەر بارودۆخی کەرکووکەدا ئامادە نیە لە ناو شارەکەەوە خزمەت بە خەڵکەکەی بکە و تایە بمێنێتەوە چۆن لەو بارودۆخە قورسانە کە یەکێکی تایە مایەوە. بەڵێ ئەوەی کە ئێستا لە کەرکووک دەگوزارێ بەداخەوە بۆ هەموو کەسێک جێگەی نیگەرانیە بەڵام دەزانیت یعنی هەوڵی زۆر هەیە بۆ ئەوەی کە ئەم پێشێلکاریانە ڕابگیرێ بەڵام بەداخەوە ئەنجامی نییە پێت وایە کێ ئەو هێزی لە پشتی پارێزگارێکی بۆ وەکالەتەوەیە کە بتوانێت هەرچی بوێ لەو پارێزگایە بیکە لە ڕاستی ئێمە ئەگەر تەماشا بکەین عەرەبی سونی پارێزگارەکەی بەدەستەوە حتمما ئەو کوتلە بەهێزانەی کە لە بەغدا موسانەدە و پشتیوانیەکەن بۆمانەوەی وە جێبەجێکردنی ئەجنداکانی خۆیان و لەوانەیە ئەجندای دەرەکیش جێبەجێ بکات بۆمانەوەی لە پۆستی پارێزگارە ئەم بۆوان شتێکی گرنگە کە ئەستحقاقی خۆیان نیە و کەمینەن لە شارەکە و توانیوانە پۆستی پارێزگار بەدەستبێنن ئێستا پارێزگاری لێەکەن و هەوڵەدەن ئەوەی کە مەبەستیانە بۆ پێکاتەکە زیاتر و لە ناو پێکاتەکەشا بۆ عەشیرەتێک قوڵ بۆتەوە بابەتەکە بۆتە بابەتێک کە جیاکاریەکی تەواو لە نێوان پێکاتەکانی شارەکەکرێ و خزمەتگوزارەکان وەکو پێویست بۆ هەموو شوێنەکان ناگات و بابەتی زەوی کشتتوکاڵەکانیش بەشێکی زۆری هەڕەتی بە پارێزگاری بۆ وەکالەتەوە هەیە چونکە ئێمە ئەگەر تەماشا بکەین بڕیارێکمان هەیە بڕیاری ژمارە 29 ساڵی 2012 ئەنجومەنی وەزیران کە بڕیاری داوە هەموو قەراراتەکانی ژنەی شوونی شمال هەڵبۆشێنێتەوە ئەو قەرارە باز لەوەکات کە ئەو گرێبەستانەی کە لەسەر زەوی جوتیارە ناعەرەبەکان یعنی واتە کورد و تورکمانەکان کراون پێویستە هەڵبۆشێتەوە و تەعویزی ئەوانش بکرێتەوە کە ئەشیای زراعی و مواد و مەکاین و بیر و مڕەشە و شتەکانیان تایەچوە بەڵام بەداخەوە نەک تەعویز نەکراونەتەوە تاوەکو ئێستا بە بیانی و جیاجیا و بە شێوازی جیاجیا کاریان لەسەرەوە کردووە بیانوویەکیان هێناوە کە ناویان ناوە ڕەفع تەجمید عقود زراعیە کە لە ئاسڵا ئەم عەقدانە هەڵوەشاونەتەوە تەجمید نین بۆیە ئێستا دوجار سەرۆکی لیژنەی مادەی 140 بەڕێز هادی عامری کتابێکی ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردووە داوای جێبەجێکردنی بڕیاری ژمارە 19 ساڵی 2012 کاوەکو خۆی بەڵام ئەوەی جێگەی نیگەرانی ئەوەیە عەرەبەکان سەرڕای ئەوەی کە ماوەیەکی زۆر ئەم زەویانیان داگیر کردووە ئێستا ناڕزایان دەربڕیوە لەسەر جێبەجێکردنی ئەو مادە دەستوریە کە مادەی 140 و ئەو بڕیارە کە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانە کە ئێستا مافی خەڵکی جوتیارانی کورد و تورکمانە کە زەویەکانی خۆیان بە یاسا بۆ بگەڕێن ئەو هەوڵی ئەمڕۆی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم چۆن هەڵە سنگێنی کە سەرۆکی دەستی ناوچە کوردستانەکانی ڕاست پاردووە سەردانی بەغدا بکات پێ دوایە چارەسەری کێشەکە بکرێت ئەنی ببێتە کارتێکی فشار ببێتە هێزێک بۆی کە بڕارێکی جدی لەسەرم بابەتە بدرێت دەستخۆشی لە هەر هەنگاوێکین بە تایبەتی هەنگاوێکی دروستی ناوە و کارەکە کارێکی چاکە بۆ ئەوەی کە پاڵپشتی بێ بۆ ئەو کتابەی کە عامری دەری کردووە لە سەرۆکی لیژنەی مادەی 140 بتوانێت لەگەڵ لایەنە جیاجیەکان لە بەغدا دانووسان بکەن بۆی کە چۆن ئالێتێک بدۆزنەوە بۆ خێراترکردنی جێبەجێکردنی ئەو بڕیاری ژمارە 19 ساڵی 2012 ئەنجومەنی وەزیران و ئەوە ڕوون بکەنەوە بۆ هەموو لایەنەکان کە ئەم ماف و حەقی جوتیارانی کووردە و خاکی باو باپیرانیانە ئەین سەردەمانێک ڕژێمی بەعس ئەم خەڵکانی ڕاگواست و ئەنفالی کردون کشتونی زیندانی کردوون ئێستا ئێوەش بە هەمان ڕوحێت کار بکەن ئێمە چی ئەمێنێتەوە بۆ دیموکراسی چی ئەمێنێتەوە بۆ پێکەوە ژیان و کارکردن بە هاوبەشی لە بەغدا ئێمە ئەگەر تەماشا بکەین لە دوای ڕوخانی ڕژێمی پێشوو سەرۆک مام جەلالێکێک بۆ لەوانەی کە لە بەغدا توانی
ئەم حکوومەتە دروست بخاتەوە بخاتەوە سەر پێ و بەنیەتێکی پاک کورد بەشداریکە لە دروستکردن و بنیادانەوەی عراق و حکوومەتی عراق کراوە بە فیدرالی بۆی کە خەڵک هەست بە ئەمان بکە هەست بۆ بکە کە تاکێکی عراقیە کەس دەرەجەیەک و کەسێکی تر دەرەجە دوو نەبێ بەڵام بەداخەوەی کە بینین عقلێتێک تا ئێستا لە ناو عراق بۆ شێوازە بیرەکاتەوە بیری پاوەندخوازی پیری چەسانەوە و داگیرکردن تا ئێستا لە مێشکیان ناخولێتەوە هیوادارم بە هەر هۆکارێک بێ بتوانن ئەم بارودۆخە ئاسایی بکەنەوە و حەقەکان بۆ خاوەن حەق بگەڕێتەوە. باش ئەو ناتەبایە سیاسی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان بە تایبەت لە نێوان لایەنە سیاسیەکاندا چه کاریگەریی خراپی لەسەر دۆخی ئێستای و پارێزگایە دروست کردووە؟ لە ڕاستیە کاریگەری زۆر خراپی هەیە دایان جاریتر ئێمە لە بەرنامەی جیاتر باسمان کردووە ئەگەر ناکۆچیش هەبێ ناکۆچیەکان لەسەر ئەساسی خزمەتکردن بێ بە خەڵک ئێمە دەستخۆشیان لێکەین چێبڕچێ بێ بۆ خزمەتکردنی خەڵک بەڵام بەداخەوە ناکۆچیەکان گەیشتۆتە ئاسی شکاندن و لە ناو هەرێمی کوردستانیش نەماوە پەلی کێشاوە بۆ بەغدا و لەوەش خراپتر ئێستا لە ناو کەرکووک ئێمە کەرکووک ناسنامەی کوردایەتیە و دەیان ساڵەکە ئێمە هەوڵ و خەبات و ماندووبوون و شەیدان و شۆڕشەکان بۆ ئازادکردنی کەرکووک بۆ بەدەستێنانەوەی کەرکووک بۆ ئێستا کەرکووک وەکو تەحسیل حاصل هاتە بەردەست بەڵام بەداخەوە ئەم ناتەباییە ئەگەر تەماشا بکەین لە کاتی تەشکیلکردنی کابینەی نۆیەم یەکێک لە ڕێکەوتنەکانی بینی یەکێتی و پارتی ئەوە بوو کە دوای ڕاستپاردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە هەولێر پارێزگارێکی کورد کە ئەستحقاقی یەکێتیە دەستنیشان کرێ بەڵام بەداخەوە بە بیانووی جیاجیا پارتی دیموکراتی کوردستان نەهاتە ژێر ئەو بارە و لە بەرامبەرشدا بینیمان چەند ڕۆژێک دوایەوە لە مووسڵ بەشداری کرد لە هەڵبژاردننی پارێزگارێک کە بۆ لایەنێکی عەرەبی بوو یعنی ئێمە ئەگەر تەماشا بکەین نیوەی دانیشتوانی کەرکووک کووردە بە ساڵانێکی زۆر ئەچەوسێتەوە لەسەر دەستی لایەنێکی سیاسی کوردی کە خۆی بە خاوەنی کەرکووزانیەوە وەکو شیعار و وەکو قسەکردن بەڵام هاتە سەرکردار بەداخەوە ئامادە نەبوو بەشدار بێ لە ڕاستپاردنی پارێزگارێکی کورد بۆ خزمەتکردنی خەڵکەی و ئێستاش لێرە و لەوەیە بیستین گلەی لە ئادای ئەم پارێزگارە بۆ وەکالەتاکەین ئەبێ گلەی لە خۆیان بکەن لەبەرەوەی خۆیان هۆکار بوون بۆی کە ئەم پارێزگارە بمێنێتەوە ئەجینا هەموو لایەنە سیاسی کوردەکان هەوڵ و تەقەلایان بووە کە ئەم مافە کە مافی خۆمانە لە دەستمان نەچێ بەڵام بەهۆی ناکۆچی و ناتەباییەوە ئەمە بەم ئەنجامە گەیشت. زۆر باشە دەگەڕێم وڵات کاک حەسەن کاگالی جارێکی تر سڵاو لێبێت دەمێت بپرسم بەڕێستان بۆ پێی کە لێپرساوی سەنتەری هەڵبژاردننی یەکێتین لە کەرکووک و لە سەلاحەدین ئامادەکاریەکانتان و سەرژمێریەکانتان و داتاکانتان گەیشتونەتە کۆ بۆ ئەوەی کە ئامادەیەکی باشتان هەبێت لە کەرکووک و لە تەواوی ناوچەکانی دیکە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کۆتاییەکانی ئەم ساڵدا. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش سواسم بۆ میوانەکەی ستۆدیۆش هەڵبەتە ئەو ئامادەکارانەی کە ئێستا ئەکرێت و کردوشمانە ماوەیەکی زۆرە چونکە ماوەی دەستنیشانکردنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ماوەیەکی زۆر دەستنیشان کراوە بە تایبەتی دوجار کە مسادەقەیان لەسەری کردووە یانی لایەنی کەم لەبێت لە نێوان کۆمیسیۆن و ئەنجومەنی وەزیرانی عێراقا کە هەژدەی مانگی دوانزەیان دەستنیشان کردووە کە لەم ساڵ ئەنجام دێت بۆ مەبەستە ئێمە ماوەیەکی زۆرە خەریکی خۆکۆکردن و خۆ ئامادەکردنە بۆ لەم پرۆسەیەوە پرۆسەکەش بەڕاستی ئێستاوی کە کراوە زیاتر لە ڕووی فەنیەوەیە کۆمیسیۆن کۆمەڵێک مەوعیدی دەستنیشان کردووە لەوەکو دایرەی ئەحزاب لەیەکی حوتی داناوە تاکو سێ حەوت بۆ تۆمارکردنی کیانە سیاسیەکان مەڵێن تەحالفاتی سیاسی تۆمار کرێت کاندەکانیان تۆمار بکرێت ئەم مانگیشان لە بەردەما دانراوە بۆ ئەوەی ئەم پرۆسەی ئەنجام بن و لە هەمان کاتە لەم چەند ڕۆژەیە لە مانگی برین هەر لە مانگی حوتە دەستنیشان کراوە بۆی وردە ئامادەکاری بکرێت بۆ ئامادەکردنی لیستی بریکاری قەوارە سیاسیەکان تاکو ماوەیەکی بۆ دەستنیشان کراوە تا ڕادێکە تاگەینە مانگی نۆ بۆدا ئەم ئامادەکارانە دەکرێت و لە هەمووشی گرنگتر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان
وا بڕیار بوو تاکو 12 حەوت ئەم پرۆسی تۆمارکردنی خەڵک وایەمەتی خەڵکی بەردەوام بێت بە تایبەتی بۆ هەموو ئەوانەی کە ئیزافیان هەبوو بۆ ئەوانەی کە مواڵدە نوێیەکانە بە تایبەتی بۆ 2045 بە تایبەتی ئەوانەی کە لە شوێنەکانی سلێمانی و هەولێر و جێگاکانێکە لە محافزەکانێکە لە دایکوانی ئەوێن بەڵام فۆڕی باەکەی دایک و باوکیان خۆراکیان لە کەرکووکە هەتاکە ئەو کاتە دەرفەتیان هەبوو کە تۆمارکێ بەڵام چونکە لەبەری مواڵدیان لێ بۆ لە دایکبوونە ئەمە بۆ خۆیان مدەیشیان لە بەردەمدانرا بوو مدەکەش بۆ 12 مانگ بوو بەڵام مدەکە ئێستا پێش کراوەتەوە 8 مانگ لە 8 مانگ ڕۆژی شەمەیە و لە ڕۆژی یەکشەمە پرۆسەیەکی تری بایۆمەتری ینی نوێکردنەوەی تۆماری دەگدران دەست پێکا تەحدیسێکە ئەو تەحدیزە بۆ ماوەی مانجەکە لە نوێی حەوتەوە بۆ نوێی هەشتا ئەم ماوەیە دەستنیشان کراوە بۆ ئەوەی هەموو دەنگدەرێک دەنگدەرانی عراقەوانی کە هەتاکو مالی 2045 ئەگرێتەوە کە ئەمانە سەردانی بنکەکانی تۆماریان ناوەندەکانی تۆمارکردن بکەن بۆ ئەوی بزانن هیچ خەلەریشانیان هیچ کێشەیەکیان ئاخر مووقفیان لەناو کۆمیسیۆن چێ چونکە ئەگەری هەیە گۆڕانکاری بەسەرا هات پێ خەلەلێکیان هەبوو بێت بۆ ئەوەی بۆ ڕۆژی دەنگدانە کە چونە سەر سنووقی دەنگدان لە جیهازی تاقیقی هیچ کێشەیەکیان بۆ دروست نەبێت پەنجەمۆرەکانیان بخێنرێتەوە مەسەلا ئەم ماوەی مانجەکە من ئەم میمبەرش ینی من میمبەرێش بەکارێنم بۆ ئەوەی لێرەوە ئاگاداری خەڵک بکەینەوە بە تایبەتی ئەوانەی کە ئەو محافەزاتانی بە تایبەتی کەرکوو ناوچەکانی ترکە خەڵکی کورد هەمووی لەم ماوەی یەکشەمەوە کاتە نۆی حەوت تاکو نۆی هەشت ماوەی یەک مانجەکە هەموو سەردانی ناوەندەکانی تۆمارکردنیان بکەن ئەوانی بایۆمەتیان کردو ئەوانی بایۆمەتریشان نەکردو هەر هەموو بۆی دڵنیا بن چونکە لە دەرەنجامە لە دوای ئەو مدەی بە دواوە ماوەی تۆمارکردنی خەڵکێکی زۆر خۆی تۆمار کردوانی بەدەم پرۆسەکەەوە ڕۆیشتون بە تایبەت هاوڵاتیانی کورد بەڵێ هەڵبەتە ڕێژەکە خراپ نییە بەڵام هێشتان ئێمە خواستی زواترمانەیە ئەمانەیە هەموو ئەوانەی کە مافی کە ناوی لە تۆماری دەنگدرانە هاتووە بچێ بایۆمەتێکێکا چونکە ئێستا ئەگەر بێت و لەم جارەیانی بۆ ئەم جارە لە لیستی دەنگدەرانە هەر کەسێک بایۆمەتی نەکردوێت لە بایۆمەتی تۆمار نەکرابێت ناوی لە ناو لیستەکەیان نابێت با مواڵدیشی هین بێت مەشمول بێ بە دەنگدان چونکە تەنها و تەنها کە بەڵگەنامەیە کە مافی دەنگدانێداتێت تۆمارکردنی بایۆمەتریە ئەو کارتی بایۆمەتریەکەیەتی یعنی ئێستا بۆ نمونە لە کەرکووک ئەم جارە لە دەنگدەرانی هەموو کەرکووک کە مافی ئەویان هەیە بایۆمەتری بکەن هەتاکو لە دایکبوانی 2005 1,143,409 دەنگە لەمانە ئەمانە ڕاستە مافی ئەویان هەیە کە بایۆمەتری بکەن بەڵام مەرجنی ئەوەی کە بایۆمەتری کرد مافی دەنگدانی هەبێت کەواتە هەموو کەسێ بایۆمەتری نەکە مافی دەنگدانی نابێت ناوی لە لیستی دەنگدرانە تۆمار ناکرێت و ناوی نابێت و ئەم جارە مافی دەنگدانی نابێت بۆ ئەم خولەی ئەم جارەی ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی پارێزگاکان فلەبەرەوە ئێستا ئەم ئامادەکاریەوە خەریکە بەڕێواچێت بە تایبەتی لە ڕۆژی یەکشەمەوە ڕۆژی یەکشەم سەرەتای دەستپێکی ئەو پرۆسیا بێ بۆ ماوەی مانجەکە ئەو نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانە تەحدیسی سلی ناخبینە فگرنگە خەڵکی ئێمە هاوڵاتیانی ئێمە کارسانانی ئێمە هەمویان بە ئاگان مانگێک بەکەم نازانی بۆ ئەم پرۆسە بەڵێ خۆی لەبەرەوەی ئێمە ئەو ماوەی لە بەردەم ئەنجامدانی پرۆسەکەی هەڵبژاردنایە ماوەیشی کەمە ئەگەر بێت و ماوەکە زیاترکەن فریان ناکەن چونکە ئەو کەسانی کە بایۆمەتیان بۆکەن دەبێت پێنجمانجی لە بەردەمیان هەبێ بۆی کارتەکەیان بۆ دەرەچێت چونکە ئەمانە بەشیشان کارتەکەیان بۆ دەرناچێت ئەگەر درێژکرێتەوە فلەبەرەوە دەبێت ئەم مانگەدا درراوە بۆ ئەوەی هەر کەسە هەر خەلەرێکی هەر کێشەیەکی هەیە حتا ئەوەی کێشەشی نەبێت گرنگە سەردانی ئەو ناوەندانە بکە بۆ ئەوەی دڵنیا بێت لەوەی کە هیچ خەلەلێکی نییە یعنی هیچ کێشەیەک لە کارتەکەیان نییە بۆی سبێنێک کە 400 سوزوقی دەنگدان کێشەی بۆ دروست نەکەن جا بۆیە ئەمە گرنگە هەم بۆ دەنگدەری گشتی بۆ دەنگدەری تایبەتی بە هەمان شێوە
و بۆ نازیحیش بە هەماشە چکە ئێمە سێ جۆرە دەنگ دەرمان هەیە لە ئەمجار لە ناو یاساکە دەنگدەری گشتیە کە بۆ عوامی خەڵکە دەنگدەری تایبەتە بۆ هێزە ئەمنیەکانە دەنگدەری نازحینی شەوانی کە نازحن لە شوێنەکانی لە محافزەکانی خۆی هاتوتە خێوەتگا و لە خێوەتگاکانن لە محافزەکانی کە دەنگ بۆ محافزەتی لێ بکەم سێ جۆر دەنگمان هەیە سەبارەت بەوە تاچەند بە دووەداچوونتان کردووە سەبارەت بە لیستی ناو و تۆماری دەنگدەران دەزانیت کە کەرکووک لە بەردەم دۆخێکی هەستیاردایە و ئەو لیست و تۆماری کە هەیە ڕەنگە لایەنێکی سیاسی لە غەیرە کورد بێوێ هەوڵی ئەوە بدات کە دموگرافیان شارە لە ڕێگەی هەڵبژاردنەوە دەستکاری بکەن بگۆڕێت ئێوە چاودێریتان باشە و ئەگەدارن بەوەی کە پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت لە ڕووی تۆمارکردنەوە بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە بۆ خۆمان زۆر بەوردی متابعی ئەو مۆزوعی سجلی ناخبینەکەی بەڕاستی هەندێک شت ڕووی داوە من نامێ بچمە تەفاسیلەکەیەوە لەبەرەوەی بۆ خۆمان ئیشمان لەسەری کردووە و سکاڵاشمان ینی هەوڵ هەیە ئێوە پوچەڵتان کردبێتەوە ڕێگەتان نەدابێت لە خەریکی ئەو مۆزوعین دۆزیشمان و دەزیشانیشمان کردو سکاڵاشمان لەسەری کردووە بەڵام باسی وردەکارەکەی ناکەم لەبەر هەستیاری دۆخەکە لەبەر هەستیاری دۆخەکە نامانێ خەڵکمان لێ بوروژێت فلەبەر ئەوە بەڵێ هەوڵێکی زۆر هەبووە هەوڵێکی بێوچان هەیە لەو پێناوەیە کە ئەیانەوێت لە سزدی دەنگدەرانە خەڵکیی زۆری ئەملاولا بە هەر هۆیە لە هۆیەکان بخزیێنتەنا ئەو لستەوە و مافی دەنگدانیان پێ بەخشن بۆ ئەوەی بەشداری ئەم پرۆسێ بکات بە تایبەتی لەلایەن عەرەبەکانەوە ئەم مەوزوعە بەردەوامی هەیە بەڵام ئێمە دەستنیشانی ئەو حاڵتانەمان کردووە و ناچمە وردەکارێکی و لەبەرەوەی دەبێت هەستایی دۆخەکە دەگەڕێمەوە وڵات ناکەم بچپەسەری بەڵێ بە وردی چاودێرەمە کرد دەگەڕێمە وڵات کاک حەسەن هەر ئەو پرسیارە دەمێت لە جەنابیشت بکەم پێویستە چی بکەن لایەنی کوردی بەڕاستی خۆ کاک عەلی بە تەنها بەرپرسە لە سەنتەری هەڵبژاردنەکەی یەکێتی لە کەرکووک لایەنە سیاسەکانی تیش ئەرکیانە بۆی ڕێگەلەوە بگرن کە دەستکاری تۆماری دەنگدەران نەکرێ و هەوڵ لەدرێت لە ڕێگەی هەڵبژاردنەوە دەست بۆ ناسنامەی ئەم شارە ببەن لە ڕاستیە هەموو هەڵبژاردنەکان ویستویانە بە بەرنامە کار لەسەر ناشرینکردنی کۆمیسیۆنەکە بکەن کار لەسەر کۆمەڵێک دەستکاریکردنی سجلی تۆماری دەنگدەران بکەن کار لەسەرەوە بکەن کۆمەڵی خەڵک بخزێنە ناوە و سجلەوە کە ئەسڵەن خەڵکی ئەو شارە نین هێنراون بەڵام خۆشبەختانە هەندێک جار دەستەکانیان زووتر کەشف بێ بەهۆی لێهاتووی و شارەزایی بەشی هەڵبژاردننی لایەنە سیاسەکان و بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە خۆی بە خاوەنی کەرکووک کەزانێ و گرنگە هەموو لایەنە سیاسەکان خۆیان بە چاودێر بزانن نابێ بۆ شێوازە بیر بکەنەوە کە پێیان خۆش بێ بۆ دۆڕاندن و شکستپێنانی لایەنێک لایەنیشتی عەرەبی و تورکمانی سەرکەوێت چونکە ئەمە تواجارم شارە شاری هەموو کووردە و ئێمە بێ بیپارێزین پاراستنەکەش ئەمڕۆ لە ڕێی وریابوون و بەدواداچوون و کۆکردنەوەی زانیاری ورد لە ڕێگەی ئەو کادرە شارەزانی کە بواری هەڵبژاردن ئەو کادرانی کە هەمان لە ناو کۆمیسیۆن لە ڕێی ئۆفیسی کەرکووکی کۆمیسیۆنەوە لە ڕێی دەستەی باڵای کۆمیسیۆنی بەغداوە و هەمومانەوێ بەیەکەوە چاودێری وردی ئەم هەڵبژار نەبین چونکە بەڕاستی هەڵبژاردنێکی چارەنووسازە بۆ کەرکووک وەکو باسمان کرد لە ساڵی 2005ەوە تاوەکو ئێستا ئەم هەڵبژاردن ئەنجام نەدراوە بە بیانی جیاجیا ئەم هەڵبژاردنە ئەتوانم بڵێم مەسیری شاری کەرکووک دیاریەکات چونکە لە ڕێگەی ئەو ئەنجومەنەوە پارێزگارەکە دەستنیشانەکرێ و پارێزگاریش بەرپرسی یەکەی ئیداری ئەو شارەیە و حاکمی یەکەمی شارەکەیە کە ئەتوانێ بە کەیفی خۆی ینی ئیشبکە هەرچەندە لە ڕابردووە لە بەروی ئەنجومەن نەبووە زیاتر دەستکراوە بۆ بەڵام سەر ڕایبوونی ئەنجومەنیش کە کوتلەیەکی ئەنجومەنەکە توانی پارێزگارێک هەڵبژێرێ بەدڵنیایە پارێزگارەکەشە پارێزێ بۆیە گرنگە ئێمە کار بۆ ئەوە بکەین کە لە هەڵبژاردننی داهاتوو هەڵبژاردنێکی پاک و بێگەرد ئەنجام بدرێ و دەنگدەرانی کورد وشیار بکرێنەوە و کاراسانیان بۆ بکرێ و ئاش بکرێنەوە بۆی کە بچنە سەر سنووقانی دەنگدان و ڕێگە نەدەن کەمینەیەک حکمی زۆرینەیەک بکات چونکە دیموکراسیت بۆ شێوەیە ئەگەر تۆ دەستبەرداری مافی خۆت بووی کەسانێکی تر مافەکەی تۆ بەکارێنن بۆیە زۆر گرنگە ئێمە بە هەموو ڕێگایەک کار لە گزی و فێڵ بکەین کار ڕێگری بکەین لەو فێڵانەی کە لە ڕێی کۆمیسیۆنەوەکرێ و لە ڕێگەی هێنانی خەڵکی ترەوەکرێ و خەڵکی خۆشمان وشیار بکەینەوە بۆی کە زۆرترین خەڵکێتە سەر سنووقی سنگ دەنگدان و سەنگی خۆمان دەربخەین و ڕێگە نەدەین کەمینەیەک حکمی ئێمە بکات منیش دارە دەمە پرسیارەوە دەم کەمانی
بەداخەوە ئەو بارودۆخە سیاسیە ناخۆشانی کە لە چەند ساڵی ڕابردوو بە سەرم پارێزگایە هاتووە ڕەنگە خەڵکی تووشی جۆرێک لە بێهیوایی کردبێ بەبێ جیاوازی نەتەوەکان چەند گرنگە بۆی کە خەڵک هان بدرێ یان قانع بکرێ بەوەی کە بەشداری ئەم پرۆسێ بکە لە بەرەوەی بۆ کەرکووک بە تایبەت لەوکو پارێزگایەکی جیاواز لە عێراقدا گرنگ و چارەنووسسازە. بە دڵنیایە پێویستمان بە کۆمەڵی قۆناغی جیاجیا هەیە. یەکەم وەشیارکردنەوەی خەڵک و ئاگدارکردنەوەیان لەسەر ئەوەی کە ئەم هەڵبژاردنە جیاوازە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران. ئێمە ئەگەر تەماشا بکەین ئەنجومەنی نوێنەران تۆ نوێنەرایەتی تەکات لە بەغدا ئەنی لەوانەیە گە دوو کەس یا سێ کەسیش بێ ئەتوانێت یاسایەک پێشنیار بکایە ڕێکەوتنی بکات لەگەڵ کۆمەڵی لایەنیشی تر بەقەت ئەنجومەنی پارێزگا گرنگ نییە چونکە ڕاستەوخۆ قەراراتەکان لەم پارێزگایە جێبەجێەکە و ئەوان نەتوان خزمەت بەم پارێزگایە بکەن چێ زۆرینی بەدەست بێنێ لە ئەنجومەنی پارێزگا ئەتوانێت پارێزگار دابنێ و دواتر پشتگیریان پارێزگاراکە بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامە حزبیە کە خۆیان دایان ڕشتۆ و ئەیانەوێ کاری پێ بکەن بە دڵنیاییەوە چۆن لە ئێستا مەگلەیمان هەیە لەم پارێزگارە بۆ وەکالەتە کە کۆمەڵێک خروقات و کێشە و مشکلەی بۆ خەڵک دروست کردووە ئەگەر ئێمە نەچینە سەر سنووقی دەنگدان و کورد خۆی سارد بێ لەسەر بابەتەکە و ببیانوی جیاجیا بایکۆت بکە یا دوور بکەوێتەوە یان کەم بەشداری بکات زەرمەندی یەکەم دانیشتوانی شاری کەرکووکە کە خۆمیش یەکەم لەو دانیشتوانانە بۆیە گرنگە ئێمە بەوریایەوە مامەڵە بکەین بزانین دەنگ بە چی ئەدەین و چی هەڵەبژێرین و چێ لەم شارەیە خزمەتی خەڵکەکەی کردووە و چێ لەو شارەیە ماوەتەوە چێ بەجی هێشتووە هەموو ئەمانە هەڵسەنگانی وردی لەسەر بکرێ و دەنگدەر من پێم وایە ئێستا بە بەراورد بە 2005 و 2002 ساڵانی پێشوو وریاترە و ڕۆشنبیرترە و ئەنگاوەکانە بینێ و دەنگدەری ئێستا لەسەر مەواقف و هەڵسەنگاندن بۆ ئەو بارودۆخاناکە کە کێ پشتگیریانەکە و چۆن کاندیدی خۆی هەڵبژێرە بۆیە سەرنجام پێویستە لایەنی کوردی حزبە کوردیەکان هەمویان بەیەکەوە قۆناغی یەکەمە بێ کار بۆ بکەن تەباویەک ڕیز بن و خەتەرترین شت ئەوەیە کە دەست یەک بەر بدەن و بە بڵاوی بەشداری لە هەڵبژاردنەکان بکەن و ببێ بە فرەلیستی ینی ئەمە خەتەرێکی گەورەیە پێشبینیەکی وا هەیە یان قسێکی وا بەڵێ پێشبینیەکی وا هەیە ئەوەی من ئاگاداری میشێت نیشتمانی کوردستان دەست پێشخەری کردو بۆ ئەوەی داوای لەلایەنە سیاسیەکان کردووە یەک لیستی یەکگرتووی کوردی دروست بکەن لە کەرکووک بۆی کە ئەو مەترسیانی کە هەیە لەسەرمان بڕێنەوە بەڵام بەداخەوە تا ئێستا چەند لایەنێک بە ئاشکراوەیان ڕاگەنەوە کە ئێمە بەشدار نابین لە یەک لیستی وارێکە بۆ خۆمان لیستمانە بێ دواتر عوباڵی هەر شکستێک هەر کێشەیەک هەر کەم و کوڕیەک لە هەڵبژاردنەکانی داهاتووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەکەوێتە سەر ملی ئەوانەی کە هۆکار بوون بۆ دروست نەبوونی یەک لیستی لە شاری کەرکووک چونکە شاری کەرکووک ئێمە هەمومان ئەڵین شاری چۆن ینی قودسی کوردستانە ئەبێ ئاواش بیپارێزین ئێمە ئەگەر قودسەکەمان بە دەنگێک نەتوانین بپارێزین دوایی چۆن نەتوانین لەژێر دەستی داگیرکەران دەری بکەین ئێمە ساڵانێکی زۆر خەبات کراوە شۆڕش کراوە شەهید دراوە و خەڵک دەربەدەر کراوە لە کاتی ڕژێمی بەعس ئەو هەموو زەخت و زۆرە لەسەر خەڵکی دانیشتوانی کەرکووکە بووە لەبەر خۆشویستنی خاکوکەیان وڵاتەکەیان ئامادە نەبوون چۆڵی بکەن کە هەڵواسراون زیندانی کراون ئیعدام کراون کە سوکارەکان چۆڵیان نەکردووە ئێستا من پێم وانییە ینی درێغی بکەن لە بەشداریکردن لە هەڵبژاردنێک و دەنگدانێک بۆ پاراستنی ناسنامەی کوردی ئەم شار خۆش دەگەڕێ وڵات کاک حەسەن کاک عەلی لە بەرژەوەندی کێ لە سیاسی کوردیەکان بڕیاریاندا بێ بە فرەلیستی بەشداری لە هەڵبژاردن بکەن ینی ئەو قسەی کە کاک حەسەن کردی دوجار کێ بەرپرسیارە لەوەی کە ئەگەر بێت و کورد بە فرەلیستی بەشداری هەڵبژاردن بکە ئەنجامەکەی ئەنجامێکی باش نەبێ هەڵبەتە ئەگەر بینە سەر باسی مەوزوعی فرەلیستی و برادرانی ئیستۆری تێگەن ئەم دەنگداتەوە ئەم قساکەم دەنگداتەوە زگیری ئەفکار بە بچڕێنێتەوە هەوڵەدەین بۆ چارەسەر بکەین هەوڵەدەین بۆ چارەسەر بکەین ئەرە وڵای بۆمان چارەسەرکەی زۆر ناخۆش زۆر ئیزعاجیشە بەچاوان برادە لە ڕاستیە قسەکردن لەسەر فرەلیستی و ئەم مەوزوعەکە زۆر قسە هەڵەگرێ لەسەری و ئێمە وەکیشتی نیشتیمانی کوردستان نازانم دەنگمەگاتە بەڕێستانیان نازانم گوێتان لێبە
بەڵێ جۆمان لێتە فەرموو بەڵێ بەڵێ لە ڕاستیە ئەم مۆزوعی فرەلیستیە و یەکلیستیە ئێمە هەندێک جار یەکلیستی و فرەلیستی بەشێکی پەیوەندی بە یاساکەوە هەیە ئەم جارەی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بە نظامەکە نظامی ساندلیگۆیە 1.7 ئەم نظامەوە ئاخوازیە ئەگەر ئێمە هەموو کورد لە یەک لیستێکا بین بەڕاستی قانزاج و براوە ئەبین و دەنگانی کوردمان نافۆتیەوە و ئەتوانین بینە خاوەنی زۆرترین کورسی لەم شارەیە لە نیوەی کورسەکان زیاتر بەری ئەگەر هاتوو لە مەش نەکرا ئەزعەف الئیمان ئەوەیە دوو لیست بین دوو لیستی بەهێز بین ئەوەش هەر ئەتوانین تدارێکی وەزەکە ئەەکەین و ئەتوانین لە ئاستی بەرپرسیاتەکە بین و دەنگکانیشمان تا ڕادێک بە هەدەر نەڕوات بەڵام لەمە زیاتر لە سێر و لە چوار و لە پێنج ئەگەر باز ئەمانە ئەکرێت بەڕاستی ئەمانە تا لیستەکان زیاد بن ماڵوێرنترەکە بۆ کورد زیاترە بێ کورد زیاتر تیا ئەشێت چونکە ئەم هەڵبژاردننی ئەمجارەکە بۆ ئەنجومەنی پارێزگایە جیاوازە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو یعنی لە ئەم هەڵبژاردنە هەم دەرفەتە و هەم مەترسیشە دەرفەتە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەگەر هاتوو کورد یەک ئەجندایەکی هەبوو یەک ریز بوو لەگەڵ ئەوە شاگە نەیتوانی یەک ریزیش بێت لانی کەم یەک هەڵوێز بێت ئەتوانین لایانی کەم بتوانین ئێمە پارێزگایی لە پێگەی کوردکەین لە شارەکەیە براوەی یەکەمی شارەکە بین بۆ ئەی بتوانین لە دوای ئەو ڕووداوە نەخوازراوانەی کە لە ڕیفراندۆم و دوای 16 ئۆکتۆبەر کە ئێمە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی عسکەریەوە لە هەموو ڕۆکانی کەوت تووشی شکستی گەورە هاتوونە لەم ناچانە لە سا پەنجاویشی خاشی کوردستان لە دەستدراوە لەم شانە بەهۆی ئەو هەڵا کوشندانی کە ئەم بەناو سەرکرداتی کوردەوە کە کردوێتی تووشی کارەساتی گەورە بوویدا کەواتە ئێمە لە ئەمە دەرفەتێکە بۆ ئەوەی بتوانین ئێمە تاکە سێکتەر کە ماوە کە تووشی شکست نهاتوینە سێکتەری هەڵبژاردن بووە لە هەڵبژاردنە تووشی شکست نهاتوین لەم ناوچانە جامە دەرفەتێکە بۆ ئەوەی بتوانین لە ڕێگەی هەڵبژاردنەوە بتوانین ئەو پۆستانی لە دەستمانداوە ئەو پێگەی کە هەمان بووە لە کاتی خۆی لە دەستمانداوە پێکان بەدەست بینەوە چونکە لایەنەکانی بەرامبەرمان باتەواوی کەمێک دەرفەتێکم بیتێ بەڵێ کاتێکی کەمتانداوە بە من لە قسەکردا حەزەکەم ئەم مەوزوع زیاتر پەیوەندی بە قسەکردە زۆر پێوەستە بنەوە مۆزوع فلەبەر ئەوە یەک شتێکە ئەگەر بێت و ئەم دەرفەتە بەم شێوە بخوازێتەوە دەرفەتێکی گەورەیە بۆ ئێمە بتوانین جارێکی کە بەڕاستی بتوانین جارێکەکە بینەوە ساحەکە و پێگەی بەهێزی خۆمان بپارێزین و دەرفەتێکی باشە بەڵام بە پێچوانی ئەمەوەی کە من باسم کرد ئەگەر فرەلیستی بین و زیاد لە سێ چوار پێنج لیستی بین ئەو کاتە دەنگێکی زۆری کورد بە هەدەرەچێتەوە کورد ئەو کورسیانەش داینەکە ئاوا تێخوازێت ئەکە ئەتوانێت کە بتوانێت پێکانی خۆی بەدەست بێنێتەوە ئەو کورسیانی کە نیوەیە کە کورد نیوەی شارەکە پێکەینە کە بتوانێت پارێزگایی لەو نیوە ناتوانێت بکات ئەمە بۆ خۆی بەڕاستی تووشی کێشەی گەورەیە کات و ئەو کاتە لایەنەکانی بەرامبەر لە تەحالفاتێکی سیاسی ئەتوانێت کورسەکانی لە تۆ زیاترە بێ ئەو کاتە خۆیان تەحکوم بە مەوزوعەکانی ناو مەجلیسی محافەزە و پۆستە ئیداریەکان و پۆستە ئەمنیەکان و پۆستە ئیداریەکان و هەموو ئەو سێکتەرانی کە ئێمە تووشی شکست بوونێتیایە جا بۆیە بڕاستی دەرفەتێک لە بەردەم کووردا ماوە کە بتوانین ئێمە پێکەوە لەم مانگەیە ئەگەر کورد بتوانێت بچێتە ئەوەی لیستێک ئەگەر لیستێکی پێنەکات دوو لیستی تۆکمەی هەبێت هیچ کێشەیەک نییە ئەتوانین ڕوبەڕووی ئەم هەڵبژاردنە بینەوە و بەقوەتی بەشداری هەڵبژاردنەکەین بەدەل لەمانش لەگەڵ ئەوەشا دەبێ وتاری خطابی سیاسی کورد خطابێکی زۆر عەقلانی و زۆر منطقی بێت و هەوڵ دەین زۆرتی خەڵکی خۆمان بەشداری کە ئێمە کێشەی ئێمە بەشێکی زۆری خەڵک بەشداری پرۆسی هەڵبژاردننی نەکردووە لە 2021 ڕێژەی بەشداری بووی ڕێژەی بەشداری کەرکوو لە 1939 بووە لە 1939 بووە ئاگاداری بەڕێستان لە 1939 لە کەرکووکا بووە ئەم ڕێژەیە دابەزیوە لە منتخە کوردەکان بۆ 1930 و 32 و 33 بووە لە هەندێک منتقی دوورەدەستەکان لە 150 بووە ئەویش منتقی ئەتوانم لە منتقی عەرەبی بووە لە منتقەیەکی تورکمانی سەد مغلق بووە لە منتقە عەرەبی داخراوەکان ڕێژەی بەشداری چۆن بێ ئەم جارە ینی تۆ پێشبینی ئەوە نییە من ئەو داتانی پێم مەڵێ ڕێژەی بەشداربووە پێشوو هەڵبژاردنەکانی ڕابردووی 2021 کە دەی 2020 بۆ پەرلەمانی عێراقراوە ڕێژەیەکی زۆر خراپە بەشداریەکە ئاستی بەشداروی زۆر نزمە ئێمە ئەمانە بۆ ئێمە کارەسات دروستەکە بۆ بەدایوەتی بۆ کورد کارەسات دەرچوونەکانتان چیتان پێڵێ سەوازەوەی کە بۆ خەڵک بەشداری هەڵبژاردننی نەکردووە
ئەکەوێتەوە بەڵێ ئەکەوێتە سەرچی ئەوەیە خەڵک بێئومێد وە لە هەندێشت بۆیە ئەڵێن دەبێ گوتاری سیاسی هەڵبژاردننی لاەنە سیاسەکان بە تایبەتی لاەنێکولەکە قوتابێکی زۆر عقلانی بێت قوتابێ بێت کەرکوچی تەنها بۆ بەروبوومەکەی نەوێت کەرکوچی بۆ خەڵکەکەی بێ بۆ خەڵکەکەی لە دوورەوە مزایدی سیاسی پێوە نەکات دەبێت بەنامێ بە بەنامێکی زۆر منطقی و عقلانی بێ لە خزمەتی شاری کەرکووک و لە خزمەتی کوردستانانی شاری کەرکووک بێ ئەگەر بێت و ئەمە نەکات نەبێتە هاندێکی بەقوت بۆ ئەوەی زۆرتی خەڵکی بەشداری نەکات بەڕاستی ئەگەر یەک لیستیش بین دوو لیستیش بین هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ بەڵام گرنگە ئێمە کاڵین یەک لیزمیان دوو لیزبین لەمە زیاتر نەبین بەڵام پەیوەستە بە ئەوەی ئێمە ئاستی بەشداربووی ئێمە بەرز بێتەوە ڕێژەی بەشداربوومان زیاتر بەرزێتەوە بەڵام بۆ خۆی ئەمەش هاندەرێکە تا کورد یەکریز بوو یەک هەڵوێز بوو ئاستی ڕێژەی بەشداربووشی بەرزتر ئەبێتەوە بۆ لەبێت بێتە هاندەرێکی بەهێز بۆ ئەوەی خەڵک بەشداری بکە ئەبێتە جێ ئومێد بەڵام بە فرێلیستێکی زۆر بە کۆمەڵی لیستەوە بەشداری ئەم پرۆسەکە خەڵک خۆی ناومێد دەکات خەڵک خۆی ئیسا تا ڕێدەی بەشێکی ناومێدە لە هەندێک شت بەڕاستی لە هەندێک شت ناومێدە ئەگەر بێت تو ئەمەشی بخەیتە بەردەست ئەم فرێلیستێشی بخەیتە بەردەست ئەوەی کە خەڵک ناومێدە بێ ئومێد دەبێت تۆ دەبێت لەم پرۆسەیە ئومێد بەخشی بە خەڵک ئومێد لای خەڵک زندووکەیتەوە بۆ ئەوەی خەڵک بە تیری و گروتیرێکی تازەتر بێتە سەر سنووقی دەنگدان ئەگەر ئەمە نەکەیت پێم وانە ئێمە بتوانین سەرکەوتوبی لە پرۆسەکەیە بۆ ئەمە بەستا بۆ مەستی یەکریزیەکەشت یەکێتی نیشتمانی کوردستان مانگونی پێشتا مبادرێکی کردبوو لەگەڵ لایەنە سیاسی کوردستانەکانی کردکار دانیشتێکی کردبوو داوای کردبوو کە ئێمە هەوڵدەین هەمومان لە لیستێکا کۆبووینەوە هەموو لایەنەکان بەشداریان کرد بە تەنها دوو لایەن بەشداری نەکردبوو یەک لایەن لەوانە پارتی دیموکراتی کوردستان بووە کە نایان بۆ کەرکووک و لایەنی دووەمیشەوەی نوێ بووە کە بایکۆتی هەموو کۆبوونەوە کوردستانە ناکات بەڵام چاوەڕێی وڵامەکانی ئەوان کرد پێم وابێ لەم هەفتەیەشە پێش ئەوەش لە پێش پرۆسی بڵێنیان پشۆکانی جەژنە بەڕێز کاک بافڵ سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان دەست پێشخەریکی کرد سەردانی هەندێک لایەنی کوردستانی کرد بۆ ئەوەی ئێمە لەو ناوچانەی 140 هەمومان پێکەوە لە لیستێکی کوردستانیا بین چاوەڕێ نەتیجەی گفتوگۆکانی ئەوانیانە و لەم هەفتەیەش بەدواوە چەند کۆبوونیشی کە ئەکرێت لەسەر بۆ ئەمە بەسە بۆ ئەوەی ئێمە بتوانین هەوڵدەین یەکلیستێ دروستکەین هەچەنە لایەنێکی بەرامبەر وەک پارتی دیموکراتی کوردستان پێشتر لە چەند ڕۆژێک ماوەی پێشێستا کۆبوونێکی کردبوو لەگەڵ هەندێک لایەنی کوردستانی کە بەشە لە لایەنە کوردستانەکانی کە بایەکۆتیان کردبوو کە بانگێشی یەکێتی نیشتمانی کوردستان لەو کۆبوونێ نەکرابوو ئەوان ئەلانکردنی ئەو جۆرە کۆبوونانە و ئەلانکردنی ئەوەی کە ئێمە بەو شێوەیە یەکلیستیەکەین ئەوە بۆ خۆی نایەکلیستی بوو دژی یەکلیستی بوو ئەوە دژی کۆبوونەوەی هێزە کوردستانەکانە بە فمە فراوانەکەی لەبەرەوە ئەم جۆرە خطابە ئەم جۆرە گوتارە سیاسی خزمەتی شاری کەرکووک ناکە ئەوەی کە خزمەتی شاری کەرکووکە ئێمە هەمومان لەبەروی شاری کەرکووک و شارەکانی ناوچەکانی 140 کەیسێکی نیشتیمانیە ناسنامی نەتەوەییمانە کەیسێکی پەیوەستە بە خاکەوە یعنی کەیسێکی نیشتیمانە کەیسێکی حیزبی نییە هەر حیزبێک و بێبێتە بەتەنیا بە شکلە مامەڵی لەگەڵاکە دەبێت ئەگەر هەر حیزبێک ڕەهەندە نیشتیمانەکە لە بەرچاو نەگرێت پێم وانێ سەرکەوتوو بێ لە گوتارە سیاسەکەیە لەبەرەوە ئێمە دەبێت بەم ئاراسەیە کارکەین و خۆشبەختانەی یەکێتی نیشتمانی بەم ئاراسەی هەنگاوی ناوە چاوەڕێی ئومێد دەکەین هەنگاوەکانی کاکەین بۆ ئەوی بگەین بە ئەنجامێک لە کۆتایی ئەم مانگە بگەینەوە لایەنی کەم ئەگەر بکەینە یەک لیستێکە نەبووینە لیستیش دوو لیستبین دوو لیستی تۆکمەبین بۆ ئەم مەرحەلەیە خراب نییە زۆر باشە کاک حەسەن سەرنجت چێ لە سەقسەکانی کاکیالی و لەو پەرۆشی کە باسی دەکات بۆ هەڵبژاردننی داهاتوو هاوڕام لەگەڵ کاکاندی بەڕاستیەوە هەمووی شتی دروست و ڕاستن پێویستە هێز و لایەنە سیاسیەکان ئیتر بەسە ڕشنی فرمێسکی تیمساحی لە دوورەوە ئەوەی کە بەڕاستی خەمی شاری کەرکووکی هەیە و خەمی دانیشتوانی کەرکووک و خاکی کەرکووکی هەیە پێویستە بە جددی بێتە پێشەوە و دەست خاتە ناو دەستی ئەم هێزە سیاسیانی کە دەست پێشخەریان کردووە ئیتر بەسەیانی فرۆشتنەوەی شیعاری کوردایەتی لە دوورەوە بەبێ ئەوەی کە کردارێکە بێ ڕاستی ڕۆژی ئەوەیە کە هەمومان یەکگرتوو بین و دەست پێ ناو دەستی یەک بۆ بردنەوەی هەڵبژاردنێک کە چارەنووسسازە بۆ پارێزگای کەرکووک من پێم وایە ئەگام هەڵبژاردنە ببینەوە ڕەنگە کۆمەڵێک شتی زۆر گۆڕانکاری بەسەر دێ هەر لەوەی کە توانن بەر بە شاڵاوی تعریب بگرین ئەتوانین زەویزاری جوتیارە کورد و تورکمانەکان بەدەست بێنینەوە ئەتوانین ئەو پۆست و ئستحقاقانەی کە لە دەستمانداوە لە ڕابردووە وەری بگرینەوە ئەتوانین خزمەتێکی زیاتری ئەم شارە بکەین کە ئێستا بەشێکی زۆری وەکو وێرانەوە وایە و کە وەکو خۆڵ و خاشاک خەریکە خەڵکەکەی تەواو بێزار بکە
و هەندێک شوێن پراوێز کراوە لە خزمەت گوزاری هەندێک شوێنی تر هەندێک گەڕێکی وەکو پەنجعلی هەیە تاوەکو ئێستا شەقامەکانی هەمووی خۆڵە گڵە تەنانەت چەمەندۆ و سەب و قیری بۆ نەچووە ینی کە لە شارێکی وەکو کەرکووک کە بە زێڕی ڕەش ناسراوە خەڵکەکەی لە ناو خۆڵ و خاشاکە و لە زستانان لە ناو قڕ و چڵپاوە بەبێ خزمەت گوزاری ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە کۆمەڵێک لایەن بەرپرسیارن و ڕۆژانێکی زۆر تۆمەت گوێ لێ بێ فلان لایەن خیانەتی کرد لە بەرەمە فلان خیانەتی گەورە ئەوەیە کە بە هۆکارێک کە خۆیان تایە بەشدار بنەم شارە لەدەست بچێت دەستخۆش بە سەرنجەکانە کاک علی دەمەوێت ینی بە کورتی پەیامی کۆتایی تۆ بزانم ئەگەرچی شتی زۆر باشە دوود لە قسەکانت بەڵام هەنی دو قسەت حەزەکەم بۆ هاوڵاتیانی شاری کەرکووک بێ بەڵێ وڵا من دوا پێیان هەچنەوە ناڵێن دوا پێمیشە لەبەر دوای چەندی پاوی کردەوە دوای ئەوە بێ لە ڕۆژانی ئایندەیە ئەوەی کە من زیاتر من بەس پێیان بۆم پرۆگرامە جینا ئێمە وەک دەستگای میدیایی کورسان هەر لە دەستپێکی پرۆسەکە هەتاوەکو ئێستا و تاق و ناقەکانی ئەوەی بەلای منەوە خزمەتی هاوڵاتیانی شاری کەرکووکین کاگالی بە جەنابیشتەوە بەڵێ بەدڵیان سپاسانەکەم بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرنگە وەکو لە ڕووە فەنیەکە یەکەم ئەوەی کە داواکەم لە هەموو کوردستانیان لە ناوچەکانی 140 بە تایبەتی بەگشتی و بە تایبەتی کەرکووکیش لە ڕۆژی یەکشەمەوە کاکاتە نۆی حەوت بەشداری ئەو سەردانی یان سەردانی هەموو ناوەندەکانی تۆمارکردنی دەنگدەران بکەن بۆ ئەوی دڵنیا بێن لە ڕاست و دروستی کارتەکانیانە ئەوانی کە بایەوەتیان کردوەوە ئەوشی نەکرد و دەرفەتێک لە بەردەمێ ماوە بیکات چونکە ئەم مانگە مانگێکی گرنگە بەنسبەت ئێمەوە ئەم مانگەی کە دادراوە بۆ ئێمە گرنگە هەمووە چونکە ئەگەر ئێمە کارتی بایەوەتیمان نەبێت ئێمە ناتوانین بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەین مافی دەنگدانمان نابێت لە سزی تۆمارکردنی دەنگدەرانی ئەم جارە ئەو کەسە ناوی نابێت کەواتە ئەم جارە مافی دەنگدار بۆ ئەو کەسانە نییە بۆیە لەو داواکەم لە هەموو ئەو خەڵکانی خۆمان ئەمم کورسانە هەر هەموو بە پەرۆشەوە زۆر مەرجە کە هەمووتان سەردانی ئەو ناوەندی تۆمارکردنی دەنگدەرانە بکەن بەڕاستی داواتان لێکە گرنگە بەنسبەت ئێمەوە گرنگە چونکە بەڕاستی ئەمە پرۆسەیەکی هەروە ئاسان بە ئاسان سەیری مەکەن وە پێشتر وتومە قسەیەکەم کردووە دووباری ئەەکەمەوە تاکیدیشی دەکەمەوە دەنگدان لە ناوچەکانی 140 ئەگەر بۆ هەر پرۆسەی بێت دەنگدانە لەسەر ناسنامەکەی با بۆ هەڵبژارنی ئەنجومەن بێ با بۆ پەرلەمانی عراقی بەڵام بۆ کورد دەنگدانە لەسەر چارەنووسی لەسەر ناسنامەکەیەتی بۆ چونکە لایەنەکانی بەرامبەرمان تەنها چاوەڕێی ئەم دەرفەتە ئەکەن بیقۆزنەوە حقیقەتێکەیە بێ لە بەرچاو بگیرێت ئەم حقەتە ئەوەیە لە 2009ەوە لە 2010ەوە بەدواوە هەوڵ دراوە لە کەرکووک پەشی ئەم ئەنجومەنیان خستوانیان هێشتووە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک بکرێت کە ئەو کاتە کورد زۆر بەهێز بوو پێکەی زۆر بەخۆت بەدەسەڵاتدار بووە لایەنەکانی بەرامبەر نانهێشتووە ئەم پرۆسی ئەنجام درێت ئێستا هاتوێتە سەر ئەوەی ئەم جارە بۆ دووەمین جارە لە دوای 20 ساڵ کە 18 ساڵ بەشداری پرۆسی جاری کە خولی دووەمی ئەنجومەنی پارێزگاکانی عراق لە کەرکووک بەڕێوەچیە کەواتە چاوەڕێی دەرفەتێکی ئەم دەرفەتەن بۆ ئەوەی لەم پرۆسەیە بکەوین ئێمە چونکە ئەم دەرفەتە بقۆزنەوە چونکە بەس ئەمە ماوە ئەمە خوا نەخواستە بقۆزیێتەوە ئەوان بتوانن سەیتەرە بکەن بەسەر کووردا بەڕاستی کارەسات بۆ ئێمە دروستە بێت جا بۆیە ڕووی دەمەم لە هاوڵاتیانی شاری کەرکووکە بەگشتی و کوردستانیان بە تایبەتی کە زۆر بە ئاگابن لەم مانگە سەردانی هەموو ناوەندەکانی تۆمارکردن بکەن بۆ ئەوەی بۆ دڵنیابوون لە مەوقیفیان لە ناو لیستی دەنگدەرانە بۆ ئەوەی بزانەگە هەر کەم و کوڕێکیانە بوو چارەسەرەکرێ مەجای چارەسەرکردنی هەیە بەڵام بەغێری ئەمە دوای ئەمە بەڕاستی دەرفەت نامێنێ بۆ ئەوەی بجانیشینەوە جاریکە بینە خاوەنی ئەوەی کە مافی دەنگدانیمان هەبێت لە پرۆسەکە بەشداری پرۆسی هەڵبژاردن بکەیت زۆر سپاس بۆ بەڕێز عەلی محەممەد لە پرساوی سەنتەری هەڵبژاردننی یەکەتی لە کەرکووک و سەلاحەدین کاک حەسەن عەلی پارێزەر و یاسانە سۆش بەخێر بۆ ستۆدیۆ سپاس بۆ سەرنجەکانێ بەڕێزان پانۆرامای ئەم شۆمان پێشکەشکردن شاد و بەختەوەر بن.